ئەوان کۆن نووسم بزانە حەزباو لێرێ حەزباو لێرێ باشە باشە باش تەواو باشە سەر چاوە پاش نیوەڕۆی ئەمڕۆ ئاگادار کراینەوە ببوونی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە سنتەری قەزای سۆران لە دووسایدی جوندیان دەست بەجێ تیمەکانمان لە بنکەی بەرگری شارستانی سۆران و دیانە گەیشتنە شوێنی ڕوودا و دیارە ئاگرکەوتنەوە لە کۆگایەکی بوتڵی غاز بووە هۆکارەکەشی بەهۆی گرگرتنی یەکێک لە بوتڵەکانی غاز بووە ئێستا ژمارەیەکی یەکجار زۆر لە بوتڵەکان دیارە گڕیان گرت بوو ئاگرێکی گەورە دروست ببوو و لە نزیک دوکانەکەش دوکانێکی تر هەبووە کە شوێنی کەمالیات بووە کۆگا بووە ئەویش دیارە زەرمەند بووە من لێرە بووم باوم هاتگوتی ئەڕۆ نانی بخۆ چوم و نانم خوار تەلەفۆنیان لێو کردم گوتیان ئاگرادە دوکانان بەر بۆ بزانم دوکانێن گۆیە ئەمش ئەگە هاتم دوکانێمە بوو یەکش نەما بوو با 4 میلیۆنان بوو بەخۆ یەکشتەبان نەمایە غاز و نەوتی تێدا بوو هەمووی تقریبەی 10 ڕۆژە بیدان نایە وەڵی داواکاریمەوەی ئەم خۆم کەمەندامم ئەگە قەربووم کەنەوە ئەوڕۆ سعات تقریبا 12 دقه بوو من لە دەوامی بووم دوای ناخواردن ویستم گەڕێمە دوکانە ئەویش تەلەفۆنیان لەم کرد گوتیان دوکانتان ئاگری گرت ئەوش کە گەڕامەوە دیتمان دوکانەکە ئاگری گرتەوە تقریبا بەشی 4 میلیۆنی تێدایە دوکانەکە هەرچی غاز و نەوتە هیچی لە ناو نەمایە